ناوی خۆی گەورە میرەبان لە هەر جگایەکەن ڕێز و سڵاو و خۆشەویستیمە تەناراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامی تۆ کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمان یاوکارم هەرێ محەممەد پەیامێکی دیکی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز خۆشەویست دەگوازینەوە با ئومێدەوەی پەیامی ئەم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز خۆشەویست بێت بەڕێزانە ئەمڕۆ لەگەڵ هاوڵاتیانی گەڕێکی ڕاپەڕینی شاری سلێمانی لە خزمەتی ئەواندا پەیامێکتانەوە دەگوازینەوە دەپرسین چۆن تعبیر لە نەڕەزایەتەکانی خۆمان بکەین سەلمێنرا خۆپیشاندان و قسەی خۆش و تونوتوژی و ئەم جۆرە کارانە هیچ سوودێکی نییە لەگەڵ دەسەڵاتی کوردیدا دەپرسین بە چ شێوازێکی تر کە دوور بێ لە تونوتیژی کە دوور بێت لە خوێن ڕشتن کە دوور بێ لە سیمای ناشرینکردنی شار ناڕەزایەتەکانی خۆمان دەربڕین بۆی ژیان و گوزەرانی خەڵک لە ژیانێکی پڕناهەمەتیەوە بەرەو ژیانێکی خۆشی بڕوات لەگەڵ هاوڵاتیانە ئەم بابەتە هاوتێ دەکەین بینەرمان من بۆ گەستنەوەی پەیامەکان فەرموون چۆن تعبیر لە نەڕەزایەتەکانی خۆمان بکەین ئەوی کرا کردیان بە خۆشی بە ناخۆشی بە هیچ نوعێ نایەت جۆ لە کەس ڕناگرێت ئەوەدەی من بە بیرم کول هەر نەحەساد و هەر حەسێبگا خۆی دوای لە خۆی تێگاتەوە نەجات وای لێ هاتووە کە بڵین ڕەحمە لە کەفندز وەکو باو باپیرانمان وتویان من ڕەفیقەکەی خۆ من خەڵک ئەناسم ئەمنی و ڕێ نان نەبوو لە ماڵەکە بیخوا نان نەبووە بیخوا حکومەتە گوێی نییە نە بە خۆپیشاندان نە بە قسەی خۆش نە بە قسەی ناخۆش نە بە هەڵوێستی جوان نە بە هەڵوێستی ناشرین بە هیچ شتێک ئیسفادە نییە لەگەڵم حکومەتە وەڵای ئێوە خەتای ئێمە نییە خەتای حکومەتە ئەگەر مەعاش و بورجە بیا بۆ خەڵکە خەڵکەکەش بۆ خۆی وردە وردە ئیش و کارەکان ئەڕوا بەڕێەوە بەس ئێمە دێرە کاکە وەڵی ئێستا من ئەمڕۆ چوومەتە عەدووە وا یەک سنووک تەما دەمێنە نە سەوزا ئەفرۆشێ نە هیچ بازارمان نییە هیچ بە هیچ شێوەیە پێی باشە چی بکەین بۆ ئەوەی کە ئەم ژیان و گوزەرانە بگۆڕین بە چ شێوازێک تعبیر لە ڕای خۆمان بکەین وەڵی چی بکەین بۆ خوایەتر خۆی سەرەتا حکومەتە ئەگەر ئەو حکومەت ئەگەر بەجە با و مەعاش و شت بە جوانی با بۆ خەڵکە ئەو خەڵکەش وردەوەدا یەتەوە تایم یەتەوە وردەوەدا یەتە تایم ئەگەر نەیرێ کاکە خراپترە بێ بەخوا بەڕێی من خراپترە بێ چۆن بتوانین تعبیر لە ناخی خۆمان بکەین لە بۆچوونەکانی خۆمان بکەین بۆ ئەوی ژیانی خەڵک لەم نەهامەتی ڕزگار بکەین کە دوور بێ لە هەر تودوتیژیەک دوور بێ لە هەر خوێن ڕشتنێک چۆن تعبیر لە ناڕزەکانی خۆمان بکەین وەڵا جا تعبیری چی بکەین ئێمە هەموو کەسێکە زانێ وەزعەکە چۆن و چۆن نییە ئێمە بەڕاستی ینی بڵێم چی نازانم وەڵی هەچی بڵێم ئیسفادەی نییە بەکەڵی نایەت کە قسە لێ وەرناگرێت ئەم حکومەتە بە خۆپیشاندان نایەتە ژێربار بە قسەی خۆش نایەتە ژێربار ئەی پێویستە چی بکرێت ئێمە ئەوەی کرا کردیان خەڵک ئەوەی کرا کردیان بە خۆشی بە ناخۆشی بە هیچ نوعێ نایەت جۆ لە کەس ڕناگرێت چ حەلیەگەیە بۆ ئەوی کە ژیانی خەڵک لەم نەهامەتی ڕزگار بکەین نە خۆپیشاندان چارەسەر بێت و نە گفتوگۆ چارەسەر بێت ئەی چ شتێک من عەرزم کردی هیچ هەموو خەڵک هەموو شتێکی کردووە ئیسفادەی لێ ناکەیت چکێ کەس نێ جۆ لێ بگرێت ئەوانەیە کە گەیشتونەتە شۆنی خۆیان هەر لە شۆنی خۆیانن جا نازانم ئایا نازانن خەڵک چۆنەیان کەس نیە پیان بگەێنێ نازانم ئیتر ئەوە بڵێم چی نازانم وەڵی شت بە حکومەت دەکرێت حکومەتیش نادە ژێربارە بە هیچ شێوەیەک معنای ملت دەسەڵاتی سینە ملەتی سی بە ناکرێت حکومەتیش بە هیچ شێوەیەک نادە ژێربارە کە موسیقی خەڵکە بدا ئەو خەڵک هەموو لە برسامرێ سوودێکی لێگەڵ حکومەتەیە سوودی نییە ئەی چی بکەین هەر ئەوە خەڵک دەسەوسان بێ وەڵی دەستەوستان ئەگەر مزارێک سەتاسەری بکرێ ئەو شەوەی ئەگەر کۆتایی بەم دەسەڵاتە بێ واتە هەموو خەڵک پێکەوە خۆپیشاندان بکە بەڵێ هەموو خەڵک پێکەوە خۆپیشاندان بکە زاو کاتە ئەگەر کۆتایی بم دەسەڵاتە بێژین هیچ سوودێکی نییە وای سوودی نیە ئەمە چارەسەر بێ لەوانەیە چارەسەر بێ لەوانەیە چارەسەر بێ جاوڵی نازانی هەچیەکەی هەر نازانی چیەکەی مزاهارەکەی نازانی بڵێ چی دەچی دەماڵۆ داینش هەر نازانی بڵێ چی هەچیەکەی هەر پەشێمان نازانی چییە هیچ شتێ لەبارە ناگۆڕێ دەگۆڕێ فەرموو مزارەکەی ئەو بەزمەکەی کە دەیبینی خەڵکی ژیانی نامێنێ خەڵک بێ سەحات بێ خەڵک تووشی مشکلا بێ خەڵک تووشی دەربەدەری بە خەڵک دەکوژێ داوا مافی خۆ دەکەی وا لێ دێ بڕۆ ئەی چی حەلە چی چارەسەرە چی چارەسەرە وڵی ئێستا هەچی بڵێ نازانین بڵێ چی ئەڵێ حکومەت بڕوخێ هەر نابێ ئەڵێ کاکە ئەم دەورە گۆڕە هەر ناگۆڕێ
دەڵێ حکومت دەڵێ ژیانی و خەڵکی تابین کە هیچی دیار نیە نازای چی بکەیت فەرمو خەڵک بێم و چێ بێ ژیانە بێ ئیسراحەتە بۆیە داواکە ناڕزایی دەربڕین بە جۆرێکە ژیانی خەڵک بگۆڕین بەرەو ژیانێکی خۆشتر بەڵام دوور بێ لە تون و تیژی و لە ناڕەحەتی و لە زەرگەیاندن بە خەڵک و بە خۆمان و بە بنکە و بارەگەش وایە ئەوە پێویستە ئێمەی کورد هەموو یەکدەنگ بین هەر خۆپشاندان هەر شتێ بکرێت بە هەمومان بێن بۆ یەکدەنگ بین ئەم حکومەتە شکستی خواردووە لە هەموو بوارەکاندا هەر کارێکی کردو لە ماوەی ئەم 5 ساڵە حکومڕانیە هەر شکستی خواردووە جا پێویستە چالاکانی مەدەنی حیزبەکان هەموو هەوڵێک با بدەن کە لەم دۆخە ڕزگارمان بکەنوانە هەموو پێکەوە بەڵێ ئەگەر پێکەوە نەبێتوانە بەڕاستی لە شارۆچکەیە بکرێت لە شارۆچکەی چکە نەکرێت یان لە پارێک زیای بکرێت لە شوێنی چکە نەکرێت ئەوە دیار ئێمە قەت سەرکەوتو نابین لەوەیە ئەبێ یەکدەنگ بین مەسەلەن بە یەکدەنگی چی بکەین بە یەکدەنگی ناڕزای بەرزکردنەوە ئەگەر سکاڵا بەرز بکەینەوە بۆ لای نەک هەر بۆ ناوخۆی عێراق بگرە بۆ نەتەوەیە گرتووەکان چونکی ئەمە زۆر خەڵک زەرمەند بووە لەم حکومڕانی ئەم 5 ساڵی ئەم کە باس و باشتر ڕوونتر بڵین کە نێچیروان بارزانانی سەرۆکاتی دەکات وڵی بە خوێن ڕشن هەر شتەکە تۆ چیترێ بێت بڕوا ناکەم ینی بە خوێن ڕشن چارەسەر هەبێ لێرە حال شتەکە بە ئاسایی و بەهێوری بڕۆ باشەکە ویلەوەی کە بە تۆ تیژی بەڵامی تر بە ئام خەڵک تەواو بێزار بوو خەڵک بێزار بۆ لە ناڕزایە هەمووی یعنی مە ژیانی و خەڵکای بەدەسەر تۆ ناوێنی ژیان یعنی هەر هیچ شتێک چارەسەر هەر نەمە لەگەڵ حکومەتە یعنی بە تەنیا حکومەتەکەش تاوانبار نییە تاوانبارە بۆ دەنگا بۆ چەند جارە حکومەتەوەمان لێگا دەنگی پێینەوە بە هیچ خۆڕای من ئەگەر معاشی بن دیوارم هەبێ ڕازی موختە ناکەم تاوانبارم نەمۆزەیە لە سایات چلی ئەم خەڵکە وایە چەند پێ دوایە بەرژەوەندی تاک وای کردووە کە بەرژەوەندی گشتی پشتگوێ خرێ بە تاچی دوایە یعنی لە سایات چلی مستەفیدە ئەوی کەشی ماڵ وێرانە حکومەتیش لێرا فێڵەکە بۆ نمونە تۆ تەکسێک ڕاکیشی تەکسی ئیشی بێکەی بە 240 وەرەقەیە بە 250 وەرەقەت بۆ ناکە یعنی حکومەتەکەش فێڵە لێکە یعنی ئەمە نازم چارەسەر ناکرێ مە شۆ چارەسەر هەرچی ئەکەی لەگەڵ حکومەتەکە یەک تۆز دەنگ بەرزکەی دەوڵەت و تویژیە یعنی بەتەنها حیزبێک نییە هەمویان بە عام تا مستەفید من قسە ناکەن کە هیچیان کەم مستەفید نەمایێتە دەنگ بەرزەکاتەوە وتم لە دەگەش هانەیە ئەمەش ڕاست نییە باشە ئەی چی بکرێ لە ئێستاە بۆی گوزرانی خەڵک لەم نەهامەتیە دەربێنی تۆ جەناب تەکسی پێ نەخێ من پیشوەرمیشی کەسوەرم بەڵام لێرە ئیشەکە هەمووانی گردێتەوە ئەنی هەتا تاچیەک ئیشی نییە لێرە ئیش کرد دانی ئەوە لە 2002 خەڵک هەوڵە هیچ شتێک ناکرێت هەر هەوڵێت و هەر خراپتر بێ چاکتر نابێت چۆن تعبیر لە نەڕەسایەتەکانی خۆمان بکەین ئەوی کرا کردیان بە خۆشی بە ناخۆشی بە هیچ نوێ نایەت جۆ لە کەس ڕناگرێت ئەوەدەی من بە بیرم کورد هەر نەحەساد و هەر حەسێب گاخۆی دوای لە خۆی تێگاتەوە نەجات وای لێ هاتووە کە بڵین ڕەحمە لە کەفەندز وەکو باو باپیرانمان وتویانە من ڕەفیقەکەی خۆ من خەڵک ئەناسم ئەم نیوەڕێ نان نەبوو لە ماڵەکە بیخوا نان نەبووە بیخوا حکومەتە گوێی نییە نە بە خۆپیشاندان نە بە قسەی خۆش نە بە قسەی ناخۆش نە بە هەڵوێستی جوان نە بە هەڵوێستی ناشرین بە هیچ شتێک ئیسفادە نییە لەگەڵم حکومەتە وەڵایتر ئەو کەسانێک ئازڵم لەو خەڵگاکەن ئیتر لەوە تێ بگەن خەڵک لیان پڕ بوو خۆیان بەجێهێڵێن با کەس نەکوژرێ ئیتر تاکەی پێ دوایمانە بەجێ بێڵن وەڵای بڕوا ناکەم چونکم پارەگە لە کوردستان ئەوەنە زۆرە دەستیان وەرێ بەرنامێت بە حیاتی ئەمە زاڵمەوە ئارەوەڵا ئەوەنە زۆرە لە بەردەستانە هەتا دەتوانانەوێ بەجێ ناری ئەوە دڵنیابە هەموو کوردستان دیاچێت دڵان نایە بەجێهێڵێ ئەیجا چی بکەین ئەی خەڵک ئالەم نەهامەتی هەر ئاوە بەردەوام چۆن نەژیت ئاوە وای بینیت تا چەند ئومێدە بەوە هەیە کە وەزع و ژیانی خەڵک چاک بێ ڕاقەت ئومێدم پێی نییە حەقم لێ پیاوە باشن و بێت و بێتە سەر حکومەکە هەمیان لابا زیین بێ پیاجی باش خوا بینێرێ هەمیان لابا یاوەکی عەدالەت ئارە بەخوا هەینانە وەڵای بڕام نێ بە حیاتی چاک بێ ساڵ لە ساڵ خەیات لەوێت ئەوەدەی من بە بیرم کورد هەر نەحەساد و هەر حەسێب گاخۆی دوای لە خۆی تێگاتەوە نەجاتی ماڵە باجێ نەکات تێکیا دوای ئارە بەخوا تێکیا و
هیچی وە ناکرێت دوای لە کوردستانە ئەوە سەلمێنراوە کە بە خۆپیشاندان کە بە هاتنە سەر شەقامەکان بە تایە سووتاندن بە بارەگا سووتاندن چارەسەری دۆخەکە ناکات و بە کۆبوونەوەی حیزبەکان و بە بڕیاردان هیچ شتێک لە مەوزوع ناگۆڕێت و ناتوانێت ژیان و گوزەرانی خەڵک چاک بکات. هاوڵاتیانیش تا ڕادەیەک بێئومێدن لەوەی کە ئەم دۆخە چاک بەستووە بەرەو گۆڕانکاری بڕوات و ژیان و گوزەرانی خەڵک چاک بێت. هەمووان چاوەڕێی ڕەحمی خوان بۆی خوای گەورە بە لوتف و بەزەی خۆی ئەم دەسەڵاتی کوردیە و ئەم سیستەمی فەرمانڕەواییە بگۆڕێت تاکو ژیانی خەڵک لەم نەهامەتی و چاک بەستوویە ڕزگار بکرێت. خەڵکی لە ئێستادا زۆر بێپارەیە، زۆر بێ ژیانە، زۆر بێ گوزەرانە، لەگەڵ ئەوەشدا زۆر بێ حەواسە، زۆر بێ تااقەتە، زۆر خەمی لەسەرە. بۆیە ئەگەر ژیان ئاوا بڕوات زیاتر لە 2010دا ئەتوانین بڵێین لەم چەند ساڵی ڕابردوو ناخۆشتر و پڕنەهامەریترە بێت. بۆیە هاوڵاتیان پیان وایە حکومەت دەبێ خۆی ئاوڕ بداتەوە لەم خەڵکە و خۆی ژیان و گوزەرانی خەڵک بگۆڕێت تاکو خەڵک لەمە زیاتر تووشی نەهامەتی زیاتر نەبێت. ئێمە زیاتر بەردەوام دەبین لە ڕاپەڕینەوە بابزانین هاوڵاتیان چی کەمان پێ دەڵێن تاکو زیاتر پەیامەکان بێ بگوازینەوە لەگەڵمانە بن. فەرمونون بازارتان چۆنە؟ وەڵا خراپە. چی بکەین بۆ ئەوەی کە خەڵک لەم چەقبەستویە ژیان لەم نەهامەتیە ڕزگار بکەین بە چی ئەکرێتە خۆپیشاندان چارەسەر نییە، تونوتیژی چارەسەر نییە، گفتوگۆ لەگەڵ حیزبە سیاسەکانە چارەسەر نییە. پێویستمان بە چییە؟ چی بکرێ بۆ گوزەرانی خەڵک تا خۆشی بکەین؟ وازەکانمان لێگەدو نازانین، یعنی هیچ شتێک نەما، هیچ بیرۆکەیەک نەما، نازانین چی بکەین. یعنی هیچ وایان لێ کردوین هیچ بیرۆکەیەکمان لەمە چکە نەما. نازانم. هیچ چارەسەرێکت لا نییە کە ئەوە بکرێ بۆی کە ژیانی خەڵک بگۆڕێت. چارەسەرەکە و خۆپیشاندانەکەش بەم نەوە نێڵ هیچ شتێکی وان نیە نازانم. تۆ قەساوی لە گەڕێکی ڕاپەڕیت پێ بڵێ بازار چۆنە لێرە؟ زۆر کات باشە، زۆر کات خراپ بوو بەکاتە. بەڵێ خەڵک ئەزانیت ژیانی خەریکە گاتە بنبەست بەرەو چاقبەستوی ڕۆشتۆ بەرەو نەهامەتی ڕۆشتووە. خۆپیشاندانەکانیش سەلمەدێکە چارەسەری ژیانی خەڵک ناکات. گفتوگۆش لەگەڵ حیزبە سیاسی و دەسەڵاتدارەکان هەر چارەسەر نییە. چی بکەین بۆی خەڵک لەم نەهامەتی ڕزگار بکەین؟ وڵات چی بکەین؟ چاوەڕێکین چاوەڕێکی وەزعەکە تۆزە باشتر بێ، ینی ئێساش باشتر لە خراپبوون، لە خراپبوون باشترە. بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆمان پێویستە چۆن ناڕزایی دەربڕێن؟ وەڵایی بڵم چی بە ئازادی. چۆن بە ئازادی؟ بە ئازادیانە داوی مافی خۆکەی لەوە باشترە کە شتێکی خراپتر بکەیت، یعنی واتە بۆ نوعێتە کارەساتێکی گەورەتر بخڵقێنی دوور بێ لە تونوتیژی. بەڵێ بەڵێ دەسەڵاتی ترەوە تا خۆ هەمووی ئەیزانێ گەندەڵە لەسەرەوە تا خوارەوە، یعنی بەعام خەڵکەکە بێزارە لەم وەزعە وای لێ هاتووە کە بڵین ڕەحمە لە کەفەندز وەکو باو بافیرانمان وتویانە معاش نییە، پارە نییە، ئیش نییە، ینی ئەو کاکە قەسابە، ئەو کاکە مەطعەمی هەیە، ئەوە من دوکانم هەیە، بڕواکە بەیانی تا ئێوارەدا ئەنیشین بە شێوەکەی دوکانەکان نافرۆشی. ترە بێت چی بڵێ؟ هەرەواڵێ هەمومان بێزاری، یەک و دوو نییە، هەموو کەسێکە. چۆن تعبیر لە ناخی خۆمان بکەین و ناڕزایی دەربڕین بەڵام دوور بێ لە تونوتیژی؟ واللهی ناتوانین. لەم کوردستانە هیچ ئازادیەک نییە، هیچ ئازادیەک نییە بتوانی ناخی خۆ دەربڕی. یعنی تۆ بچیتە سەر جادە مزاهرەکەی داوای حەقی خۆتیشکەی خەڵک بە تیرۆر تەزانێت، بە کێرە شێویان تەزانێت، بە پیاوێکی بە کەسێکی خراپ تەزانێت، کابرا مەعاشی نییە داوای مەعاشەکەی خۆیەکە مافە. ئەمڕۆ تۆکرێکاری لەو کەناڵە ئەگەر بەیانی مەعاشە نێنێ ماڵ مناڵ بەچی بژی؟ ئێمەش بە هەمان شێوەم خەڵکە ناتوانێت. بەس من گلەیم لە حیزبەکان بەعامە ئەبوایە دەمێکە وازیان لەم حکومەتە بهێنایە، ئەوەی کە تۆزێ بەخۆیان بچێتەوە واز لەم حکومەتە بێنێ هەر لە بیدایەتەوە لەو ڕۆژێک کە پەرلەمان داخرا.
تا چەند میلەت خەتای خۆی تایە چکۆم بەشێک لە میلەت دانیشتە بە دیار موچەی بندیوارە موچەی بندیوارە خوارد بەبێ ئەوەی عەزەتی کێشا بێ بۆ ئەم خاک و نیشتیمانە بۆ ئەم میلەتە دانیشتۆ موچەی بندیوارە خوات و موچیە خوا کە ڕۆژە لە ڕۆژان خەباتی بۆم کوردستان نەکردووە تا چەند بەشێک لەوەی کە ناتوانین مافەکان بەدەست بێنین خەتای میلەتە بەشێکیش لە میلەتە خەریکی ئەمان بۆیە بە دیار ئەم حیزبە دەسەڵاتدارە ماونەتەوە و شانامە بە شاڕوبانی ئەڵە هەنێن قوربانگیانەوەی کە ئێستا بندیوارە خوا بۆ نمونە ئێمە لە ڕوانگەی دینەوە ناڵێن لە ڕوانگەی دینەوە دیارە شتێکی حرامە بەس لە ڕوانگەی تریکەوە ئێستا من بێپارەم ئەگەر کەسێ پارەم باتی وام لێ هاتووە قەناعەتی پێ بکەم بۆ لە بەرەوەی ناچارە بم خۆی ئەگەر بندیوارەکان نەبێ معاشی مامۆسا و هەموو مۆزەفەکان نەبێ بە ئاسایی ئێمە ئەو بندیوارە ماڵی ئێمەی کاول کردووە ئێستا بە هەش کەسێکەڵی ئەڵێ کاکە من ملیۆنێک و 1,152 ملیۆن و وەرەگرێ من بۆ وەری نەگرم ئەو بندیوارە وای لە خەڵک کردووە کە ئێساش عبادی جوابمان نەیاتەوە وڵی ناڕزایەتەکان هەتا بڵێ زۆرن بەزەم حکوومەتی ئێمە حکوومەتێکی بێباکە بەخوا ئاگای لە ملت نییە بە تایبەتی یانی لە ڕووی موچە و لە ڕێی خزمەت گوزاریەوە بەس ناشکرێ ئەم ملەتە توشی بەکار بێنێ بەرامبەر بە و دایرانی کە دایرەکان هەمووی خۆمانن هەمووی مڵکی خۆمانە کە ئەستێنی چە زەرمەندە بێ هەر ملت زەرمەندە بێ دواتر ئەو پارێکە بۆ قیری ئەم جارێ دانراوە ئەم بە تعمیری بیناغەیە هێ مڵکی گشتیە خۆ مڵکی حزب نییە حزب باکی نییە بانی پاسپۆرتەکە لە گیفانیەتی دەرەچێ بۆ خارج جویتەوە ملت زەرەکە کێ زەرەکە چی بکەینەوە تا خۆپیشاندان چارەسەر نەبوو گفتوگۆکردن لەگەڵ دەسەڵاتە هەر چارەسەر نەبوو ئەی چی بکەین بۆی ژیانی خەڵە بگۆڕین وڵی دوعای خێر بکەین ئارەوڵە لەخوای گەورە پاڕێنەوە کە ئیسلاحیانکە دەسەڵاتی میلەت هەنەمەوە دەسەڵاتی میلەت هەنەمەوە خوای گەورە ئیسلاحیان کە ئینشاءڵڵا چەند خەتای میلەتی تیا هەستەکەی میلەتیش خۆی بەشێکە لەم قەیران و لەم فەساد و لەم گەنداڵیە بۆنە بەشێ لە میلە دانیشتۆ بە دیار موچەی بندیوارەوە خۆی بێدان کردووە لە بەرەی موچەکەی نەبڕدرێت تا چەند ئەمە ژۆکارە بۆی کە چاکسازی نەکرێ بۆی کە ژیانی خەڵک ڕۆژ بەرەو خراپتر بڕوە وڵی ملەتی بندیوار کێیە هەمووی سەر بە حیزبەکان هەمووی بۆ ئەم ملەتیان هین کردووە بێپارە بوو کردووە بۆی دەنگیان پێ بدەن و هەنێک کەس موچەی هەیە لە ماڵەوە دانیشتۆ موچەیە وەرەگرێ یان سێرەکە هەنێک خانەنشین کراوە خانەنشینی نایاسایی بۆیان کراوە لە مەقڕی حیزبەکان دەوامەکەن چۆن تعبیر لە نەڕەزایەتەکانی خۆمان بکەین ئەوی کرا کردیان بە خۆشی بە ناخۆشی بە هیچ نوێ نایەت جۆ لە کەس ڕناگرێت ئەوەدەی من بە بیرم کول هەر نەحەساد و هەر حەسێب خۆی دوای لە خۆی تێگاتەوە نەجات وای لێ هاتووە کە بڵین ڕەحمە لە کەفەندز وەکو باو باپیرانمان وتویانە من ڕەفیقەکەی خۆ من خەڵک ئەناسم ئەم نیوەڕێ نان نەبوو لە ماڵەکە بیخوا نان نەبووە بیخوا حکوومەتە گوێی نییە نە بە خۆپیشاندان نە بە قسەی خۆش نە بە قسەی ناخۆش نە بە هەڵوێستی جوان نە بە هەڵوێستی ناشرین بە هیچ شتێک ئیسفادە نییە لەگەڵم حکوومەتە من داوا لە حکوومەتەکەم موچەی هەموو کورد ببڕێ بەس موچەی کەمەندامان نەبڕێ لەبەرەوە کەمەندامانە پێویستیان بە پارەیە کەمەندامێک ماگی 90,000 وەرەگرێ آخر گوناح نییە پارەکەی ببڕی وەکو وڵاتیەک وەک مامۆستایەک نییە کەمەندامەکان کە بتوانێت شەوانە لە ئوتێلێکە لە ماڵێکا شتێک بکات بۆ ئەوی دەردە شتێ بڵێتەوە و برێ پارەژ وەک لە پێ ناوێت بتوانێت خۆی پێ بژێنێ و کەمەندامانیش زۆر داماون کەمەنداماوەکانیش کە ئێستا موچەکانیان براوە داوا لە خواکەن داوا لە کەس ناکەن تاوەکو شتێک لەم حکوومەتە بکات لە کۆڵیان بێتەوە منیش وەکو گەنجێک داوا لە حکوومەتەکەم ڕاست ئێستا ماعاش نەماوە خەڵک پارەی پێ نییە یەک بێ بەزاری یەکە کەسیای نەماوە چۆن تعبیر لە ناڕزایەکانی خۆمان کەین بۆەوەی کە مافەکانی خۆمان بەدەستبێەوەی تۆ گەنجێکی بەتاڵی بێئیش نەبی پێویستە چی بکەین بۆی کە لەم نەهامەتی ڕزگارمان بێ وەڵی من داواکەم حکوومەتەکەمان بگۆڕێت چونکە ریفراندۆمی کرد یا دنیا باشە بێ باش نەبوو داوا لە خەڵکیش دەکەین کام خۆپیشاندانان نەکرێت و هیچی کەش ئەو شوێنانە نەسووتن چونکە هەر خۆمانی نەر خۆمان بەربەختین تیا ئەبێ دوای خۆمان قەرەبوویکەینەوە چونکە حکوومەت ئاگای لەم شتانە نییە تا خۆپیشاندان کرا لەبەرەوەی حکوومەتدا چ حکوومەت لا نەچ وەڵا ئومێدم پێ نییە داواکەم حکوومەت گۆڕێ هیچ ئومێدمان پێ نەماوە چونکە ریفراندۆمی گوتیان دنیا باشە بە دنیا باش نەبوو حکوومەت وتی من لەگە بەقا یارێکەوت بەقا لە سای حەڤانێری شەڵاکەتیان نەناردوو آخر دوای چی مامۆستا مەکتەبی داخست هەر
خەڵکی فەقیر وەژارەتی هاچێ تەلەبەکانی حکومت کە ڕۆژی بە 90 وەرەقە لە دەروی وڵات دەخوێنێ آخر ئەی بیرە لە کوردی خۆت ناکەیتەوە بۆ میلەتی خۆت دەفرۆشی. بازار چۆنە؟ وڵا بازار نەماوە، بازار مردووە، بازار بۆ بە قوربانی ئەم حکومەتە. تر چۆن بێ؟ ئەوەیە کە ئەیبینی هەموو مانگێکی 400,000 کرێین و ئەو مریش فڕۆشە و من سەرتاش و قەساب و هەموو وەستاین چاوەڕێی خواکەین. باشە چی بکەین بۆەوەی تعبیر لە ناڕازیاتەکانی خۆماکەین، ناڕازای خۆمان دەربڕین بۆی ژیانی خەڵک بگۆڕین. خۆ پیشاندان چارەسەر نەبوو، گفتوگۆکردن لەگەڵ دەسەڵاتە هەر چارەسەر نەبوو. ئەی چی چارەسەر بە بڕایت؟ وەڵی بە بڕوای من چارەسەر چییە؟ چارەسەر سەر سنووقەکانی دەنگانە، لەسەر سنووقی دەنگان چارەسەر ئەوەیە چکام حکومەتە گوێی نییە، نە بە خۆ پیشاندان، نە بە قسەی خۆش، نە بە قسەی ناخۆش، نە بە هەڵوێستی جوان، نە بە هەڵوێستی ناشرین، بە هیچ شتێک ئیسفادە نییە لەگەڵم حکومەتە. ئیتر چارەسەر ئەوە لای خەڵکی خۆی ئەمێنێتەوە، ئیتر لەسەر سنووقەکانی دەنگان خەڵک خۆی کێ بێ باشە، دەنگ با بۆی ژیانێکی باشتر بۆم خەڵکی خۆمان دابین بکرێت. بەڕاستی ئەمەی ئێستا کە هەیە زۆر جێی نەهامەتیە، جێ ئەسەفە بۆ بەڕاستی خەڵکی خۆمان ئەمڕۆ لە حاڵەتێکی زۆر خراپایە. بەتە بڕای تۆ لە دەنگانە خەڵک هەوڵ بدا سیستەمی حکومڕانی بگۆڕێ؟ 100% ئەویش دەنگان چۆن نەک ئەم دەنگانی کە لای خۆمان هەیە، دەنگانێکی پاک، دەنگانێکی بێتەزویر، بێغەل و غەش، نەکۆی تۆ دەنگێ ناوە دەنگەکەی تۆی تایە کە ئەو کە خۆی ئەوێت. ئەرەوەڵا هەرەوە چارەسەیتر چی بکەین؟ هیچی ترمان پێکرێ؟ واللهی لە وەزعەکەین جوابمان نیانەوە حکوومەتە. ئەگەر جوابمان نیانەوە مزاهرەکەین و خۆپیشاندانگە جواب نیانەوە ئێمە مەجبورین هەڵوێسێکی تونترمانە بێ. من ڕەفیقەکەی خۆ من خەڵک ئەناسم ئەم نیوەڕێ نان نەبووە لە ماڵەکە بیخوا، نان نەبووە بیخوا. ئەی کاکە حکومەت بواکەی، یعنی هەمووشی دیارە. ئەمەڵێ وەڵا خەتای ئەوە، ئەمەڵێ وەڵا خەتای ئەوە، ئەمەڵێ وەڵا ئەو سەری وا لێ کردو، ئەمەڵێ وەڵا ئەم ڕیشی وا لێ کردو. ئەمە ئێوە گەبتانێ چارەسەری وەزعەکەن بەمە ناکرێ، بەگەر ڕێزم بەمە ناکرێ من ئەم سەری بۆ یاکرد وەڵا ئەم سەرم بۆ یاک نەکردووە. وەرن دانیشن چارەسەری وەزعەکەن کەی وەختیەوەیە. ئێستا کاتی ئەوەیە بێ بڵین بیرۆکەیەک و بۆچوونێک و ڕاو بۆچوونێک و بڕیارێکی شتێکی وا بین ئەم وەزعە چاکەین، نەکدیژی یەکتری قسە بکەین. ئێستا تا چەند ئومێدە هەیە کە بەوەی ژیانی خەڵک بگۆڕێ؟ من ئەسڵان ئومێدم نەماوە، یەک دەنێک ئومێدم نەماوە بە ژیانی خەڵک بگۆڕێت، هەتا ئەم دەسەڵاتانە لەسەر ئەو حکومە بن ناگۆڕێت. ئەم دەسەڵاتە بەچی لا ئاچن، بەچی ئەڕۆن؟ من عرضم کردی ئەم دەسەڵاتانە ئەم دەسەڵاتە لا ناچێت، کەسیشی چی وە لەگەڵا ناکرێت، لا ناچێت. وڵا هیچ چاک نابێ ئەم دەسەڵاتی ئێستا چاک نابێ بە هیچ شێوەیەک، هیچ کەسە چاوەڕێی چاکبوون لەم دەسەڵاتە ناکە بە هیچ شێوەیەک لەم کاتەیە، کەس چاوەڕێی ناکە. تا چەند ئومێدە هەیە بۆی کە ژیانی خەڵک بگۆڕێ، ژیانی خەڵک چاک بێ؟ وەڵی ئومێدم بەخوایە، ئومێدم بەخوایە کە خوای گەورە دەروی ڕەحم بکاتەوە لەو میلەتەوە ڕزگاری بێت. ئێمە داوا لە خواکەین، خوا دەبێت پشتیوانی مە لێ بکە، خوا دەبێت ڕزگارمانکە. چکا بەبێ خوای بەبێ ئیرادی خوا هیچ شتێ نابێت. ئەنجا پشتیوانی بە خۆتی شێوێت، خواش دەبێت پشتیوانی لێ بکە، تۆش دەبێت داوا مافی خۆت کەی و بۆی بە مافی خۆت گەی و ژیانی بۆ ماڵ و منداڵی دابینکەی. وەڵا ئیشەڵا ئەگەر ئەمە بگۆڕێ لەبەرەوە ئێمە سامانی سروشتی ژێر زەوی و ئاسمانیشمانەیە بکرەوەکو فڕۆکە خانەمانەیە شتی دیکەمانەیە ئێمە داهاتمان هەیە ئەگەر کەسێکی عەدالەت بەڕێوەی باتوانە بەڕاستی ژیان و گوزەرەمانمان دڵنیان کە باشتر لەبێ و خۆش دەبێت. ئومێد نەماوە لێرە تێگەشت یەک تۆ زیارڕێی بکە لە لانگری حیزبێکەیە ناتوانێت چیە بڵێ. تا چەند ئومێدە هەیە بۆی کە وەزعی خەڵک بگۆڕێ؟ ما ئومێدێکمان هەیە، ئومێدی کەم هەیە، زۆر کەم. تا چەند ئومێدە بەوە هەیە مۆزع باش بێت؟ باشە بێت، هەموو شتێ باشبوونی لەگەڵایە، دوای خراپبوون باشبوون هەر هەیە. هیچ ئومێدێکم نییە، من تەمەنێکی زۆرم هەیە، ئەگەر بۆم بڕەخسی ئەم وڵاتە بەجێڵم نامەوێ، بۆ کەسانی بۆ تۆ و بۆ ئەو کەسانی تر بەجێڵم بەڕێزەکەم. یعنی من خی گەورە دروست کردم ئەبیان ئەم سەرزەوی ئاوەدان کەمەوە کە نەتوانم ئاوەدانی کەمەوە بەجێڵم. تا چەند ئومێدە هەیە مۆزع چاک بێ؟ وڵی ئومێد بەخوای گەورە چاکە بێ ئینشاءڵڵا. وەکو ئومێد من ئومێدم قەت بەم حکومەتە و بەمەد نییە کە چاک بێ. ئومێد لای خوایە و لە هەنێ سەرکردەی باشمان هەیە، هەنێ سەرکردەی خاکیمان هەیە، لە خۆبردوومان هەیە. بۆ نمونە ئەگەر هەڵوێستیان هەبێ بیانێ ڕێکەوتنێ بکەن لەگەڵ حکومەتی بەغایە،
یان لە ناوخۆیان بژێوی ژیانی خۆمان ڕێکەوتنیە شتێک چایەکیان لەو خەڵکە بێ هیچ ئومێدمان نیە نەوەڵە. ئەمە ڕابۆچوونەکانی خەڵک بوو، ئەمە ئەو پێشنیازانە بوو کە خەڵک کردیان لەم بەرنمەیەدا. ئەمە ئەو ڕابۆچوونانە بوو کە خەڵک گوزارشتیان لە ناخی خۆیان کرد. هەندێک بۆچوون هەیە دەڵێن مەگەر خوا مۆزعەت شاکات ئەگەر نا پازا لە دەستی خەڵکان نەماوە. هەندێک بۆچوونی دیکە هەیە دەڵێن پێویستە حیزبەکان خۆیان چاکسازی بکەن. هەندێک بۆچوونی دیکە هەیە دەڵێن پێویستە میلەت هەموو یەک بێت و دابەش نەبێ بەسەر ڕەنگەکانە هەموو بە یەک دەنگ ناڕزایی دەرببڕن تاکو مافەکانی خۆیان بەدەست بێنن. گەنجێکیش پێیوا بوو پێویستە شەقامەکان نەگیرێت بارگەکان نەسووتێنرێت، بەڵکو ئەو بەرپرسانەی کە هەستیان پێدەکرێت خاوەنی بڕیارن لە هەرێمی کوردستانە ماڵەکانیان دیاری بکرێت و بچنە سەر ماڵەکانیان لەم وڵاتەدا دەریانێن بۆ ئەوەی کە ژیان و گوزەرای خەڵک بگۆڕێت. ئەمە ڕابۆچوونەکانی هاوڵاتیانە بەگشتی و هەمووان بێئومێدن لە مۆزعە کە خەڵک چی بەسەر هاتووە و بازار چۆن چەقی بەستووە و خەڵک ژیانی ڕۆژ بە ڕۆژ بەڕەو نەهامەتی زیاتر ئەڕوات. هیوادارین ئەم بەرنامە بێتە هۆکارێک بۆی کە بەرپرسەکان چاکسازی بکەن و میلەتیش بی لە ڕێگە چارێکی باش کاتەوە بۆ خۆڕزگارکردن لەم قەیرانە، بەڵام دوور لە تونند و تیژی دوور لە خوێن ڕشتن. ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو، هیوادارین سوودمان گەیان دەبێت. تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکتان.